بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. خوشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە کە ئەڵقەی ژمارە 106 بە هیوای لەگەڵمانە بن خۆشەویستان بۆ شۆرەڤکردنی ئەو بابەتانی کە لە بەرنامەکە ئەمڕۆ و پرسیار ئاڕاستە مامۆستا عەلی باپیرێکم و ئەویش بە تێر و تەسەلی وەڵامایەتەوە. بە تەئکید ئەم بەرنامەیە بۆ ئەوەیە کە تێگەشتنی ئێوە فراوان کە و هەروەها ئەو زانیارەی کە هەتانە زیاتر سەرباری کەن بە زانیاری زیاتر و وەکو مامۆستاش خۆیان فەرمێ ئێمە بۆیە تەفاسیل لێرە لە بەرنامەکە دێن پەنا لە ناوی ئەوەیە کە ئێوە تێبگەن ئەگەنا خودی مامۆستا خۆی الحەمدولله لە شتەکە شارەزایە بەڵام تەفاسیل و هەروەها هەتا پرسیارکردنی ئێمەش ئینشاءڵڵا بۆ ئەوەیە کە ئێوە زیاتر معلوماتان زیاد کە. مامۆستا جاریشکە بەخێر بێت و سوپاس. زۆر سپاس. ئێوەش بەخێر بن کاکەوان. مامۆستا حەزەکەم لە سەرەتای ماڵقەیە پرسیاری تەوەکولی ئینسانی موسڵمانت لێ بکەم. یعنی لەم سەردەمایە خەریکە تەوەکولی ئینسانی موسڵمان ئەویش بە جۆرە لە جۆرەکان لە هێڵە ڕەسەنەکەی خۆی لە هێڵ ڕاستەکەی خۆی لایەدا. ئەویش ئەوەیە کە موسڵمان وای لێ هاتووە نەجوڵێ و تەمەڵانە پاڵی لێباتەوە خۆ هەموو شتێکی بۆ بکە. ینی توانای تەنانە هەڵاوێردی ئەوەی نییە ئەوەی کە پێویستە تێکۆشانی بۆ بکە ڕەنجی بۆ بە و هەروەها ئارەقی نێوچەوان و ماندووبوونێکی زۆری بۆ بکە ئەوەی کە دەشێر مەسەرەن لە دەسەڵات و ئیرادەی خۆی ئابێت چنگە کڕی بۆ بکە و ئەوەشی کە لە دەرەوە ئیرادێ ئەوەیە داوا بکە خوا مەسەرەن پێی ببەخشێ. قسەکەمان لەسەر ئەو جۆرە لە تەوەکولە ینی ئەوە شتێکی دروستە کە تۆ پاڵی لێبیتەوە و تێکۆشانن نەبێ و هەروەها ڕەنج و ماندووبوونن نەبێ و بتەوێت خوا هەموو شتێکیشت بۆ بکە. الحمد لله رب العالمين وصلى الله تعالى وسلم وبارك على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك بيوان إما أقرب ما نوي كرشوكالي وهلوكم وكوريكاني مسلمانان باسكين أو فعلا زور شته أو يشيء لو أنا أو مفردة مسألة بس بخوا بستن توكل خوا سبحانه وتعالى القرآن زور باسي بس بخوا بستني كردوا وفرميتي وعلى الله فليتوكل المؤمنون وعلى الله فتوكلوا إن كنتم مؤمنين بچەند سیغە هاتووە ئەگەر ئێوە بڕوادارن پشت بەخوا ببەستن با بڕواداران تەنیا پشت بەخوا ببەستن. على الله توكلنا پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام وایان فەرمووە ئێمە تەنیا پشتمان بەخوا بەست. پشت بەخوا بەستن مانە ڕاستەکەی ئەوەیە کە تۆ لە دڵ و دەرونی خۆتدا دڵت بەخوا پەیوەست بێ. بەڵام پشت بەخوا بەستن ئەوە نێت تۆ دەست لە هۆکارەکان بەردەی بەڵکو هەرچی بۆت دەکرێ لە هۆکارەکان دەستە بەریان بکە بەڵام دڵت بەخواوە پەیوەست بێ دڵت بە هۆکارەکانەوە پەیوەست نەبێ. بۆ وێنە جوتیارێک کە دەخڵدا دەستچێنێ با بێنێ زەویەکە لە کاتی خۆیدا چێڵێ بچێڵێ وەردی بداتەوە بژاری کە شتی لێ هەڵباوێ ژێرێ مەسەنگە بەردی تێدایە چی تێدای ئەوانە هەروەها بێنێ تۆوێکی باش بۆشێنێ لەو سەرزەوێ لە کاتی خۆیدا ئەگەر بە ئاوی باران ئاو دەدرێ باشە ئەگەر ناگەر بە ئاودێریە بێنێ جوان ئاودێری بکە و دوای بژاری کە ئەوە هەموو ئیشی دەستانە. بەڵام دڵی بەوەوە پەیوەست بێ کە خوایە ئەمنەوە هەرچی پێم کرا کردم ئەوجا تۆش بەرەکەت دە ئەو دەغڵە باش بڕوێ و ئافات و بەڵایەک بۆی ڕێ نەکەوێ سنووکی سەڵە لێی نەدا وەکو ئێستا بڵێنە لە وڵاتی ئێمە ئەوە هەیە لە وڵاتانی دیکە نەخۆشی دیکە هەن نەخۆشی و دەرد ڕووی تێنەکە و دوایی ئەگەر پشت بە باران بەسرا وشکە ساڵی نەبێ بێبارانی بێ وەکو ئەم ساڵ زۆر خەڵک
بنەتەوەکەشیان دەست نەکەوتەوە. هەروەها دوایی کە پێگەیشت دیسان لەوە بە دوور بێ کە کەسێک بە نەزانی یاخود بە شەیطانی ئاگرێکی بخاتە نێو و دوایی ببێتە سۆتماک. مەبەستمەوەیە پشت بەخوا بەستن کلێنی دەست بە هۆکارگرتنەوە پڕ ناکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم مەشهورە و فەرمایشتە زۆر جار باس کراوە. ڕۆژێک عەرەبێکی خێڵەکی بیابان نشین دێ بۆ خزمەتی حوشترێکی پێ دەبێ. ئەویش دەڵێ یا رەسوول الله ئەعقیلها وئەتەوەکەل ئەم ئەترکها وئەتەوەکەل. بە چەند سیغەیەک هاتووە کە لە سونەنی ئەبوو داود هات. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیبەستمەوە و پشت بەخوا ببەستم یاخود بەرهەڵدایکەم پشت بەخوا ببەستم؟ ئەویش دەفەرمێ ئیعقلها وتەوەکەل. بیبەستەوە و پشت بەخوا ببەستە. بەستنەوە ئیشی دەستانە، پشت بەخوا ببەستن ئیشی دڵە. پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هیچ گومانی تێدا نییە کە سەید المتەوەکیلین بووە، گەورەی پشت بەخوا بەستوان بووە. بەڵام بۆ کارەکانی خۆی چی کردووە؟ تەماشا دەکەی کاتێک کە کۆش دەکات لە مەکەوە بۆ مەدینە لەگەڵ ئەبوبەکری سەدیق خوا لێی ڕازی بێ، هەرچی هۆکار دەیگرێتە بەر. جارێ بە شەو لە ماڵ دەچێتە دەر، نەفەرێک ڕادەسپێرێ دوو حوشتریان بۆ ئالیک بدا بۆیان ئامادە بکە و کەسێک کە مشریکە هاوبەش بۆ خوادانەرە بەڵام زۆر شارەزا لە ڕێ ئەو بەکرێ دەگرێت کە دیارەتی ڕابینیوە. ئەسمای کچی ئەبوبەکر ڕادەسپێری خواردنیان بۆ بێنێ. عەبدوڵای کوڕی ئەبوبەکر خوالیان ڕازی بێ ڕادەسپێرێکە ئاژەڵەکان بێنێ بۆی لیان بدۆشن و خواردن و ئەوەی خوان لێدا بیتکەن. هەموو هۆکارەکان دەگرێتە بەر. و پاشان لە جاتیەوە یەکسەر بەرەو لای مەدینە بڕوە کە سەفەرەکەی بۆ مەدینەیە، ئەو بەرەو خوار دەچێ بۆ ئەشکەوتی ثەور کە لە خوار مەکەوەیە، واتە پێچەوانەی ئاراستەی مەدینە، فریوی هەر ناکەن. و دوایش کە کافرەکان دێنە سەر ئەشکەوتەکە کە لە ئەشکەوتێدا خۆیان پەناداوە، ئەوبەکر خوا لێی ڕازی و دەڵگەرێکێکیان تەماشای ژێر پێیەکانی خۆی کە ئێمە دەبینێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ما ظەنوکە بیثنەین الله ثالیثهما. گومانت بەرامبەر بە دوو کەسان چی خواسی هەمیانە. یعنی تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەو پەڕی پشت بەخوا بەستنی هەبووە، بەڵام هۆکارەکانی ڕەچاو کردوون. یا لە زەنجی ئوحوددا کە پێشبینی کردو تووشی سەختی ببن، دوو زرەی لەبەر کردوون. زرێ جۆرە پۆشاکێک بووە، ئاڵقە بووە، تیر و شیر لێی نەچێتە ژوورێ، دوو زرەی لەبەر کردوون. لە هەموو هەڵوێستەکانیدا پێغەمبەر صلی الله عەلەیهی هۆکارەکانی گرتوونە بەر. ئەمجا پشتیشی بەخوای پەروەردگار بەستووە، کەواتە مسلمانانیش دەبێت ئەو بۆچوونەی خۆیان ڕاستکەنەوە. لە ڕاستیدا پشت بەخوا بەستن ئەڵتەرناتیف و بەدیلی دەست بە هۆکارەوە گرتن نییە، چونکە ئیشە دڵە. بەڵام دەست بە هۆکارەوە گرتن و دابینکردنی ئەو هۆکارەکان ئیشی دەستانەوە. خۆی پەروەردگار بۆمان باسی ذوالقەرنەین دەکا کە دەفەرمێ وآتەیناه من كل شيء سببا فأتبع سببا. بۆ هەموو شتێ هۆکارمان بۆ ڕاستان بوو، ئەوی شوێن هۆکارەکە دەکەوت، بە هۆکارەکان کارەکانی خۆی دەکرد، تێک دەهێنا. مامۆستا دەگوترێ دینی خوای پەروەردگار تا لە ئاسمانە ئەوە دینێکی ئاسانکارە، واتە سروشتی لەگەڵ بەشەرە، ینی بە شێوەیەکە کە ئینسان نەتوانێت مەسەلەن بۆ نمونە ئەو دینە زۆر ئاسان وەرگێ. بەڵام وەختێک کە دێتە سەر زەوی و تێکەڵ بە ئاڕایی بەشەرە بێت، تێکەڵ بە ئەو ئەحکامان نابێت کە هەندێکیان مەسەلەن تەنانەت کاریگەری و عورف و ئەوانەشان لەسەرە، دین بوردەوردە بەرەو سەختی ئەڕوا، بەرەو ئەو ئەڕوا کە مەسەلەن بۆ ئاسان وەرنەگیرێ. یعنی زۆر دەگوترێت لەسەر ئەوەی کە ینی دینی خوای پەروەردگار دینێکی سەخت نییە، بەڵام ئەوە مرۆڤەکانن، ئەوە ئینسانەکانن، ئەوە شوێن کەوتوەکانن کە ئەندازەیەک ئەوە قورسەکەن کە زۆر جار مەسەلەن مامۆستا ئینسان ئاسان ناتوانێت هەڵیگرێ. سەبارەت بە ئەو ڕەوشەی کە ئێمە تیاژین، سەبارەت بۆ بارودۆخەی کە مەسەلەن ئێستا دینداری زۆر پێویستە مامۆستا بۆ
دۆخی هەرێمی کوردستان بۆ خەڵکی لە هەرێمی کوردستان بەتابەتی کە ئێمە ڕۆژانە بیستین کە بەڕاستی ینی کارەسا لە ناو میلەتە ڕووەدا نازانم ینی ئەگە پرسیارەکە ئاوا لێ بکەم ئەمە ئەنجامی بێدینی مێردژن دەکوژێ ژن مێرد دەکوژێ ڕاستە زۆرە بەڵام بابزانانی لەگەڵ گوناح و تاوانی دیکەی ئەم سەخت گیریە لە بواری دینداریە مامۆستا چ کاریگەریە چێ بێەوە ئینسان دین چۆن وەرگێ باشە مامۆستا کاک پەیوەند خی پەروەردگار لە سوورەتی ڕوومدا دەفەرمێ فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون دیارە دوێنراو یان پێغمبەری خاتەمە صلى الله عليه وآله وسلم یاخود هەر کەسێکە کە قورئان دەخوێن یا لە پێش پێغمبەری خاتەم و هەر مرۆڤێکە دەفەرمێ بە پاچی ڕووی خۆت بەرامبەر بە دین ڕابگرە فأقم وجهك للدين حنيفا حنیف ئەوەی وازی لە باڵتیل هێنابێت و هات بێتە سەر حەق دوای دەفەرمێ فطرة الله التي فطر الناس عليها ئەو دینە کە خوا دەفەرمێ ڕووی خۆتی لەگەڵ ڕاستکە چاک پێ و پابند بە هەر هەمان زگماکە کە خوا خەڵکی لەسەر سروشتاندووە دوای دەفەرمێ لا تبديل لخلق الله گۆڕان نییە بۆ دروستکراوی خوا ئەو زگماک و خوارزکە کە مرۆڤی لەسەر سروشتاندووە خوا سبحانه وتعالى لەگەڵ ئەو دین و شریعەتە کە ناردوویەتی پێکەڵ پێکەن دوایی دەفەرمێ ذلك الدين القيم ئەوە ئاین و بەرنامەی ڕاستە ئاین و بەرنامەی ڕاست ئەوەیە کە لەگەڵ زگماک و ناخی مرۆڤدا یەکانگیر بوو پێکەوە بێ جا تەماشا بکە هەر کاتێک زانانی ئیسلام زۆر لەو بارەوە قسەیان کرد هەر کاتێک شتێکت بینی لە دین لەگەڵ عەقڵی سەلیمدا تێک دەگیرە لەگەڵ ناخی مرۆڤدا تێک دەگیرە خەڵکی تووشی زەغڵەتی دەکرد بزانەوە دین نییە بۆ خوا سبحانه وتعالى دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا ئاسانی بۆتان دەوێ و سەغڵەتی بۆتان ناوێ ئەم ئیرادەیە ئیرادەی تەشریعیە ئیرادەی تەکوینی نییە واتە خوا بەویستنی یاسادانان شەرعدانان ئاسانی بۆ ئێوە دەوێت گەنا ئیرادەی تەکوینی بۆ دەبوو هیچ مرۆڤێک تووشی زەحمەتی نەبوو وایە نا بەڵام خوا دەفەرمێ لە دینی خۆیدا ئاسانی لێ ئێوە ویستووە زەحمەتی لێ ئێوە نەویستوە زەحمەتی واتە بەو واتایە کە بۆت نەکرێ یا زۆر ناڕەحەتت بکە ئەوە یەک پاشان خوا سبحانه وتعالى دەفەرمێ وما جعل عليكم في الدين من حرج خوا لە دینی خۆیدا سەغڵەتی بۆ ئێوە دانناوە واتە لە دینی خۆیدا خوا ئێوەی سەغڵەت نەکردو سەغڵەتتان ناکە هەڵبەتە ئەمە بەجیایە لەوەی کە ئەی باشە بۆ بە هاوین کە بە ڕۆژوو دەبین تینومان دەبێ و برسیمان دەبێ و یا نوێژی بەیانیان کە هەڵدەستی یاخود شەو نوێژکە دەکەی یا عیبادەتەکانی دیکە کە دەکەی کابرامانەسێکی حەج عومرە دەکا ناڕەحەت دەبێ ماندوو دەبێ خوا نەیفەرماندوو نابی دەفەرمێ سەغڵەت نابی واتە وات لێ نایە بۆت نەکرێ هەر کاتێک یەکێک لە ئەرکە شەرعیەکان لە کاتێکدا بۆ وابێ کە بۆت نەکرێ شەرع بۆ سوک دەکا یا لەسەرت لا دەبا تەماشا بکە وإن كنتم مريضا على سفر فعدة من أيام أخرى بانسمانجی ڕۆژوو مانجی ڕەمەزانەوە ئەگەر لە سەفەر بوون یان نەخۆش بوون لە ڕۆژانی دیکەدا بیانگرنەوە قەیناکە پێمە بە هەروەها بەنسبەت نوێژەکانەوە نوێژ لە سەفەردا کوور دەکرێتەوە و کۆ دەکرێتەوە هەروەها نوێژ لە کاتی ترسدا شێوەکەی دەگۆڕە دەبێتە یەک ڕکات و نوێژی ترس کە بە کۆمەڵیش دەکرێ حاڵەتەکەی جیا لە نوێژی دیکە هەموو ئەرکە شەرعیەکان ئاسانکاری سوکردن ڕوویان تێدەکا و جاری وا لابردن ڕوویان تێدەکا کە کارێکت بۆ ناکرێ هەرچێکت بۆ ئەنجام نادرێ بۆ ئەوەی ڕۆژی مانگی ڕەمەزانت بۆ ناگیرێ ئەجا چ لەبەر گەرما و لەبەر سەفەر و نەخۆشی یا لە کاتی جەنگ و ڕوبەڕووبوونەوە دابێ پێغمبەری خوا صلی الله عليه وسلم لە جەنگی بەدر لە جەنگی بەدردا کە لە ڕەمەزاندا بۆ هەفتەی ڕەمەزان فەرمانی کرد بە ڕۆژوشکاندن فەرموو بۆی کە دەگەنە دوژمن بەهێز بن کەواتە ئەوانەی کە بە شێوەیەکی واکە دین خەڵک سەغڵەت کە پێوە پابەند دەبن لە طەبیعەت و لە شیەتی دین حاڵی نەبوون و لە ڕاستیدا ئەوە پێچەوانەی ڕەوشت و ئاکاری پێغەمبەریشە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا دەفەرمێ إن هذا الدين متين
فأوغل فيه برفق فإن المنبت لا ظهرا أبقى ولا أرضا قطع. دەفەرمی ئەم دینە پتەوە بە نەرمی پێدا بچۆ خوار. ئەو کەسەی کە زۆر لە وڵاخەکەی بار دەکا نە وڵاخەکەی دەمێنێ لە بنبارەکەدا دەتۆ پێم بردار دەبێ و نە ڕێەکەش دەبڕێ کەواتە هێندە لە وڵاخەکە بنێ بیتوانێ واتە تۆش ئەوەندە لە خۆت بارکە ئەوەندە لە کۆڵ بنێ کە بتوانی و پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێ بە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسی فەرموو من هەواڵم پێدراوە کە تۆ شەو ناخەوی هەر شەو نوێژ دەکەی ڕۆژیش هەموو ڕۆژی هەر ڕۆژی سونەت دەگری گوتی بەڵێ بەس مەبەستم خێرە فەرمووی جەستەت حەقی لەسەرتە خێزانت حەقی لەسەرتە میوانت حەقی لەسەرتە خوش سبحانه وتعالى حەقی لەسەرتە هەر خاوەن حەقە حەقی خۆی پێ بێ لە صحیح بوخاری داهاتوە و دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێک یەکێک لە هاوڵان چوو بۆ خزمەتی گوتی ئەمن نوێژی بەیانیان بە جەماعەت ناکەم فەرمووی بۆ وتی لەبەر معادی کوڕی جەبەل سەحابیشی زۆر بەڕێز بە زۆر شارەزا بووە لە ڕیواەتی دیکەتە توە دەڵێ لە نوێژی بەیاندا سوڕەتی بەقەڕەی بۆ خوێندوون دوو جوز و شتێکە یعنی تا لە سوڕەتی ئەلبەقەڕە دەبی و من خۆم ئەزمونم کردووە خەریکە ڕۆژ هەڵێ دەڵێ پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمی ئەفەتانون ئەنتە یا معاذ ئەتۆ دەتەوێت خەڵکی تووشی گوناح بکەی ئەو کابرا دوالێکە وتی وەڵام من کابرایشی کشت و کاڵکەرم نوێرە ئاوم دەبێ جاری وە ئەگەر نوێژەکەم لەگەڵ معاذەکەم نوێرە ئاوەکەم دەڕۆها زەرعاتەکەم بۆ ئاو نادرێ جا پێغەمبەر لە معاذ تووڕە بوو مەبەستم ئەوەیە کە دین خەڵک سەغڵەت ناکە وای لێ ناکە بۆی نەکرێ ئەگەر ناماندوو دەبی بەدینەوە ئارەقی دەکەی خوێنت لێ دێ بریندار دەبی دەبێ ماڵ و حاڵ بەجێ بێڵی کۆش بکەی ئەوانە هەیە بەڵام دین خەڵک سەغڵەت ناکە وا لێ بکە بۆت نەکرێ مامۆستا هەندێک جار هەندێک واقع دروستە بێ لەلایەن هەندێک لە بکارانی ئاینەڵێ لە واعیزانەڵێ لە چوزانم لە هەتا خەمخۆرانی دینیش ینی واقعەکی قەفەزی دروستەکەن وەکو قەفەس خوا نەچنە ناوی و محاولەکەنەوەکانی تریش بەرنە ناوی قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا ینی دینیش بۆ خۆی ڕەنگە ینی لەبەرۆی ئیسعابێکی زۆر هەیە بۆ دینداری خەڵک زۆر کە کوتت ئەمە دینی خوایە ئەمە ئاەتە ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئاسانە واقعانە دروستە بن بەس مامۆستا ئەم واقعانە چەندێک ینی زیانمەند ئێمە زیانمەند دەبین لێ خەڵک چۆن زیانمەند دەبێت لێ ینی چەندێک ئەمە واقعەکە بکەینەوە بۆی کە خەڵک ڕاستێکی بتوانێت دینداری بکە و پابەند بێ و خەڵک ئیلتیزام دروستکە لەجێ ئەوەی کە تۆ واقع دەکەی بە قەفەس بۆ خۆ دەچیتە ناوی و ئەوەی کە لەگەڵش تاچی دەیخیتە ناوی لەچێ ئەوەی کە مەسەلەن بۆن منە دیندارێک بێ بە مڵکی خەڵک بە مڵکی گشتی و خەڵک پابەند کا بەوەی کە وردە خەڵک بتوانێت ینی بە ئارامی لەم کۆمەڵگایە بژی وڵا کاک پەیوەند من بێمەوە سەر ئەسڵی پرسیارەکەت کە لە پرسیاری پێشێدا کە گوتێت دین هەتا ینی لە ئاسمانە یا تا لە پێشەوەی بێتە سەر زەوی بۆ خەڵک لەگەڵ کارلێک بکە زۆر ئاسانە بەڵام دوایی ئەوە تەواو دین بۆ زانیاری جەنابیش و هەموو بینەران و بیسەرانی بەڕێزیش ئیسلام کەمە دەڵێن دین مەبەستمان پێی ئیسلامە کە دوانوسخەی هیدایەتی خوایە ئەگەر ناو شەی دین لە قورئاندا کە بەکار هاتووە بەمانای بەرنامەی ژیان بەکار هاتووە لەکم دینکم وەلیە دین معنە کافرەکان دینی خۆتان بۆ خۆتان ئەوانش بەرنامەیان هەیە وەلیە دین وش دینی خۆم بۆ خۆم بەڵام شەی دین مەبەستمان پێی ئیسلامە ئیسلام کە دوانوسخەی هیدایەتی خوایە بۆ ڕێکخستنی ژیانی مرۆڤ لەسەر زەوی بۆی خوا ناردوێتی ژیانی خەڵک ڕێکخا کەواتە دین ناگونجێ لە ئاسمان بێ بۆ زانیاری جەنابەت دین ناگونجێ بە حەواوە بێ دەبێت لەسەر ئەرز بێ کە دێتە سەر زەوی و مرۆڤ کارێکی لەگەڵ دادەکا لەو کاتەدا ئەو دینە پێویستی بە فقه هەیە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام من یوریدی الله به خەیڕا یوفەقیهو فی الدین لە صحیح بوخاری داهاتووە هەر کەسێ خوا چاکەی بۆی بوێ لە دیندا شارەزای دەکا من هەندێک مامۆستا و تاربێژ و ئەوانە دەبیستم هەر ئاەت دەخوێنێتەوە بە وشتی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە وشتی دەخوێنێتەوە زاری هەندێک فەرمایش دەخوێنێتەوە کە ئەسڵەن ئەوە ڕەنگە ئەو فەرمایشتە مەنسوخ بێ یا مقەیەد بێ بە کات و شوێنێکی دیاری کراوە یا بە کەسێکی دیاری کراوە بۆ وێنە یەکێک هاتووە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرموویەتی
ئەوسینی یا ڕەسوول الله ئامۆژگاریم بکە فەرمیتی لا تەغضب سێ جار هەر توێتی ئەوسینی فەرمیتی لا تەغضب ئایا ئەتوو هەر کەسێک هات بۆ لات بڵێ ئامۆژگاریم کە دەتوانین بڵێ دەگوزێ بڵێ تووڕەمە بە هیوای ڕەنگە بێ بۆ لات بڵێ ئامۆژگاریم بڵێ کاکە تووڕە بە جار جار زۆرمشی لێ بکەن تووڕە نابی تۆ دەبێ بزانی لكل مقام مقال پێغمبەری خوا صلی الله عليه وسلم هێندێشتی فەرمووە وەکو دەوا دەرمانە غیذا نییە بۆ هەموو کات و شوێن و هەموو کەسێک بەڵکو چارەسەرە ئەو کابرایە کە پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام سێ جاران داوای لێ کردو ئامۆژگاری بکە و فەرموویەتی تووڕەمە بە دیارە پیاوێکی تەنگە پرێسکە و زوو تووڕە و زوو هەڵچوو بووە بۆی بەخۆی دابێتەوە یا مەسەلەن هیچ کەس چۆ بۆ خزمەتی توێتی برایەکەم زجی دەچێ فەرموویەتی ئیسقیه عەسەلەن تا سێ ڕۆژان هەر فەرموویەتی ئیسقیه عەسەلەن هەنجوینی بدەیە هەنجوینی بۆ لە ئاو کە بابی خواتەوە ڕۆژی چوارەم فەرموویەتی ئیسقیه عەسەلەن صەدەق الله وەکەذەبە بەطن ئەخیک ئەوشە لە صەحیح بوخاری موسلیم داهاتوو هەر هەنجوینی بدەیە خوا ڕاستی فەرمووە و ورجی برایەکە دزجی برایەکە درۆ دەکا کە دەڵێ هەر چاک نابن بە هەنجوین بە تەئکید دەبێ ئێمە تێبگەین ئایا هەر کەسێک زجی هێشا ئەگەر ڕیخۆڵە کوێرەشی بێ ئەگەر بە سەرمایەش مەسەلەن زجی چوو بێ ئەگەر نەوع دەردێکی دیکەشی بێ دەگۆنجێ هەر بڵێ هەنجوینی بدەیە نەخێر پێغمبەر صلی الله عليه وسلم لێردا ئەم دەقە بە کورتی هاتووە ئەم زۆر خەفەت لەوە دەخۆمی دەکە هەروە حەدیث دەخوێنێتەوە بە قوربانەوە تۆ خەڵک سەری لێ دەشێوێ یا خەڵک لە پێغمبەر دەکەوێتە گومانەوە دەڵێ وڵای بۆ چۆن دەبێ جا من هەر زجی بێشە هەنجوینی دەبێت کاکە وای نەفەرمووە ئەو کابراکە هاتۆ بۆ خزمەتی پێغمبەر صلی الله عليه وسلم گوتوویەتی ئینطەلق بەطن ئەخی برایەکەم زجی دەچێت لێ پرسیوە پێغمبەر صلی الله عليه وسلم زگ چوونەکەی چۆنە وەزانیوێتی کە هەنجوینی بداتێ ئەو هەنجوینە ئەو گەدە و ڕخۆڵەکانی کە ئەوە بوون دەیشواتەوە جا بە ڕۆژێکنا بە دوو بە سێ بە چوار ئەمجا وەجبەکە تەواو دەبێت بەڵام نەک هەر کەسێک زجی چوو هەنجوینی بدرێتێ وەکو هێندێک فێربوون لەوانەی بە حساب خەڵک چارەسەر دەکەن بە هەموو شتێ هەنجوین و ڕەشکە بە هەنجوین و ڕەشکە لە شوێنی خۆی بە قوربان شتی دیکە چارەسەری دیکەی دەبێت جا مەبەستم ئەوە بوو کە دین وەختێک خەڵک کار لێکی لەگەڵدا دەکا بە ئەندازەی ئەوە کە وەکو پێغمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام تێگەیشتنی ڕاست و دروستیان بۆ دین دەبێ کارلێکی ڕاست و دروستی لەگەڵدا دەکەن بە ئەندازەیە کە تێگەیشتنەکەیان کەچ و کرچ و کاڵ دەبێ ممارەسەکردنەکەشیان بۆ کەچ و کرچ و کاڵ دەبێ ڕۆژێک پێغمبەر صلی الله علیه و سلم کابرایەکی بینی لەبەر خۆر دانیشتووە بێدەنگ خەڵکیش بە دەوریەوە ئەوی فەرمووی ئەوە چییە؟ تیانەوە ئەبوو ئیسرائیلە دیارە کونیەکەی وا بووە ئەوە نەذری کردووە بە ڕۆژوو بێ لەبەر خۆر بێ نەچێتە سێبەر قسەش نەکا فەرمووی مروه فەلیوتیمە صەومەه وەلیەستەظل وەلیەتەکەلم فەرمووی پێ بڵێن با ڕۆژەکەی تاوکار ئەوەی شەرعیە هەر ڕۆژ نێتی ڕۆژەکەی هێنان گرتنەکەی شەرعیە ئەمما لەبەر خۆر بێ شەرعی نییە مەدام پێویست چۆ سێبەر و با قسەش بکە دووشتەکەی کە ڕەفز بوون ناشەرعی بوون ماڵی قەڵب سەر بە خاوەنیەتی کابرایەکی بینی دوو کەس چوو بوونە ژێر قۆڵی تەوافی دەکرد فەرمی ئەوە بۆ وایە ئێگوتیانەوە ناتوانێت تەواف بکە و دەڵێ ئیلا دەی بۆ خۆشم تەواف بکەم هیچ فەرمووی با سواری وڵاخێک بێ ئەو کاتە دیارە بە سواری یا ئێستا عارەبانە هەیە با سواری وڵاخێک بێ لە جیاتیوی دوو نەفەران لەگەڵ خۆی عەزیەتدا با سواری وڵاخێک بێ بۆ خۆی تەوافی خۆی بکە یعنی پێغمبەر صلی الله عليه وسلم هەمیشەوە دەنگ هاتووە لە شتێکدا کە خەڵک هەڵەی کردبێ جا چ بەباری سەخت گیریدا چ بەباری شلگیریدا عومەری کوڕی ئەبوو سەلەمە دەڵێ لە خزمەت پێغمبەردا بووم صلی الله عليه وسلم وكانت يدي تطيش في الصفحة مش دەستم لە قاپەکەم دەژێڕا پێغمبەر عليه الصلاة والسلام فەرمووی يا بني يا غلام كل سم الله وكل بيمينك وكل مما يليك یەک ڕۆستادا سێ ئامۆژگاری کردن کە ڕۆڵە گیان ناوی خوا بێنە بیسم الله بکە بەدەستی ڕاست بخۆ لە پێش خۆشتەوە بخۆ مادام قاپەکە دادرا بۆ کۆمەڵی خەڵک لە پێش خۆتەوە بخۆ دەست بە ئەولا خواردنەکە بوو یەک جۆرە ئەگەر میوە بێ جیایە ئەو میوە گەیشتووە ئەو نەگەیشتووە ئەوە جیایە بەڵام بۆ خواردنی یەک جۆر لە پێش خۆتەوە بخۆ بۆی خەڵک بێزی هەڵەستێ مەبەستم ئەوەیە هەمیشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر خەڵک
بە هەڵە لە شتێک تێگەی بێ بە تاکید بە هەڵەش ممارەسەیان کرد بۆی ڕاستکردونەوە بۆیە دین شێکە لە خزمەت خوایە پێشەوەی دایبەزێنێ بۆ سەرزەوی کە شێکە لە نێو خەڵکیشدا ئەگەر خەڵک بەڕاستی لێی تێبگەن بەڕاستی ممارەسەی دەکەن و بەڕاست و دروستیش کارلێکی لەگەڵدا دەکەن و کاتە هیچ ئیشکال و گرێ و گرفت و گۆتاڵیان بۆ پەیدا نابێت بەڵام کە تۆ مسڵمانانی ئەم ڕۆژگاری خۆمان تەماشا دەکەی بۆیە تۆ تەماشای ڕۆژوگرتنیان بکە ها کە ئێمە ئێستا لە ڕۆژانی دیلحیجە داین تەماشای ڕۆژوگرتنی خەڵک بکە بە حساب ڕۆژوگرتن بۆیە کە تۆ کێشت دابەزێنی خۆت کۆنتترۆلکەی ئەوە بکەیت کەچی کابرا تەماشا دەکەی پارشێوێ دەکا ڕەنگە پارشێکی باش بکە و دوایی بەربانجی هینی ڕۆی بە زیادە و قەرەبوو دەکاتەوە جا خۆ تۆ هیچت نەکرد و زۆریش خەوتووە مەسە خۆی بێکار و بێبەرهەم دەخاتە گۆڕێ لە حاڵێکدا کە تۆ گەدەت خاڵیە عەقڵت باشتر کار دەکا ڕۆحت سافترە وەگەر ئەگە خۆ بە تەمبەڵی و ڕانەهێنابی گورجگۆڵ و شوست و چالاکتری بەرهەمە زیاتر دەبێ جا هەر لە ڕۆژوگرتنەکانەوە بگرە هەر لە حەج و عومرە گرتنەوە بگرە نوێژەکە کابرا مەسەن نوێژ دەکات ئەمن نەک هەر خەڵک ئەمن مامۆستان بینیوە ڕکوعی بە هەڵە بردووە چاک پشتی ڕاست ناکە دەستی ڕق ناکە ڕکوعەکەی تەواو نییە دوایی تەماشا دەکەی تووشی گرفتی بڕگەی پشت دەبێ یا مەسەلە سەڵاودانەوەکەی هەر بە عاسەم ئاو دەکە سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵا لە حاڵێکدا سەڵاودانەوەی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەم ڕوومەتەی لەو لاوە دیار بوو ئەم ڕوومەتەشی لەو لاوە دیار بوو تەواو دەبێ مل سوڕێنی هەروەها ڕکوع سەجدە ڕاوەستان من خەڵکم بینیوە مەسەنەوە بۆ نوێژ ڕاوەستاوە ملی ئاوا لێ کردووە کاکە تۆ ملت بە ئەندازەی ئەوە کە تۆ کەوانەی ملت زیاد دەبێ قورشایی سەر زیاد دەبێ لەسەر بڕگەکانی ملت ڕێک بۆ سەرڕێک بوو ئاوا دەکەی پێت و خۆ خوشوع لە ملدا نییە خوشوع لە دڵدایە وە نییە جا هەموو ئەو شتانە دەبێت ڕاست بکرێنەوە یعنی ئەگەر کەسێک وەکو گوتم لە ئەنجامی نوێژی جەژن دێتە پێش ڕۆژی جەژن دێتە پێش زۆر کەس مەسەن تووشی نەخۆشی دەبێ بە تایبەتی دوای ڕەمەزانان یا ڕەمەزانان مەسەلەن گێدەی خاڵی بۆ جەژن چی شیرین دەخواشتی چۆر دەخوا تەماشای تووشی نەخۆشی دەبێ خۆ هیچێ بۆ هەیە لە وڵات جەژنی ئیسلامی ئینسان تووشی نەخۆشی دەکەن نا مامەڵەی غەڵەت لەگەڵ جەژندا نەخۆشە دەکات مامەڵەی هەڵە لەگەڵ ڕۆژوگرتندا لەگەڵ پەرستەشەکاندا تووشی هەڵەت دەکات بۆیە بە دروستی تێبگە بۆی بە دروستی شتەکە ممارەسە بکەیت مامۆستا باسی گوتاری ئیسلامی بکەین هەڵبەت کاڵم گوتاری باوەڵێم بە تەشیدیش کە ئێڵم ڕێژەیی ئێڵم بەڵام ئەم گوتارە باوە مامۆستا کە زۆرینەی کات لەسەر زارە ینی باسیشمان کرد لە ڕابردووە شەفەهێتێکی کە باسمان کرد مامۆستا ئەمە توانای شۆڕبوونەوە بەناو بڵێن دەلالەتەکانی ژیانکردنی نییە ینی زۆر بە دوای بڵێن دەلالەتی ژیان و ژیانکردن ئەوانە ناچێ ئەوەنی کە هۆشی لای ئەوەیە کە گرنگەوەیە کە دەسەواژەی شەرع و ئیسلام خاتە ناو دەقەکەەوە واروها ئەم دەقە بۆ هەر شوێنێکیشە چێ مشکلەی نییە ینی زۆر جار مامۆستا ئەمە تیاردەیەکە هەیە تەنانەت ئەگەر ئەو دەستەواژانە بمان بنەوە بۆ بەردەم داعشێکیش کە لە ڕابردووە ینی وێنەیەکی زۆر خراپی پیشانداین ینی جاری وا هەیە ئەو گوتارێکە ژیان دۆستە لە ناو دینە گوتارێکی مستەزعەفە ڕاستەکە ینی زۆر گوتارێکی باو نییە و گوتارە باوەکە زۆر بەستەری ئازاڵە تۆ سەبارەت بە ماڵێکی وڵات سەبارەت مەمە دەڵێم ئەوە دەگەڕێتەوە بۆ دواکەوتوێتی کۆمەلگا بەگشتی و تێنەگەیشتنیان لە ئیسلام ئەستان داعش بۆ سەر هەڵدەدا ئەگەر مسلمانان دادگەری لە نێویاندا هەبێ تێگەیشتنی تێروتاو لە نێویاندا هەبێ وەگەر مسلمانان دوور بن لە دەمارگیری تائیفی و مەزەبی من لە کتێبی هەڵۆشانەی پەڕگیریدا کە تەرجەمەی عەرەبی کراوە بە ناوی نەقد التطرف ودحض أفكار المتطرفين و تەرجەمەی ئینگلیزی کراوە و تەرجەمەی تورکی کراوە تەرجەمەی فارسیش کراوە ئەو کتێبە بار 5 زمانەکان هەیە و بە کوردی 3000 چاپ کراوەتەوە لەوێ دەباسم کردووە کە دروشمەکانی کە داعش بەکاری هێنان هەمووی بە پێچەوانەوە بوون ئیعلانی دەوڵەتی خلافەتیان کردو کە دەوڵەتی خلافەت قەت وا نابێت لەسەر پارچەیەک لە زەوی بە زۆر خۆ بەسەردا پسە پێنی بە زۆر خۆت فەرزکەی کەی وایە
إعلانی تطبیقی شریعەتیان کرد بە لینگۆ خوشی شریعەتیان تطبیق دەکرد. شریعەت لە جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵکو و دابینکردنی پێداویستەکانی خەڵکەوە دەست پێ دەکات، ئەوان لە سزادانی خەڵکەوە دەستیان پێ دەکەن. و هەروەها زۆر شتی دیکە. جا مەبەستم ئەوە لە چیوە دێت؟ لە کۆمەلگایەکی نەخۆشدا، لە کۆمەلگایەکی دواکەوتوودا شتانە سەر هەڵدەدەن. کۆمەلگا کە دوا دەکەوێت لە دین دوا دەکەوێت لە حاڵی نییە، یا زوڵمی تێدایە، بێدادی تێدایە، یاخود هەیمنە و هەژمونی مەزەب و تایفێش تێدا بەسەر ئەوی دیکەدا، لە ئەنجامی ئەوەدا کە جەستەکە نەخۆش بێ، زوخا و چێم و جەڕاحەت لە جەستەی نەخۆش پەیدا دەبێت. ئەوانە ڕاستیە من وەکو چێم و زوخا و دەیان بینم لە جەستەی نەخۆش پەیدا دەبن ئەو دیاردە و حاڵەتانە. ئەوش کە جەنابەت باز دەکەی فعلاً ئێمە زۆر پێویستیمان بەوە هەیە جارێکی دیکە بەڕاست و دروستی لە دین تێبگەینەوە، وەکو خوا دایبەزاندووە، وەکو خوا سبحانه وتعالى قورئانی دابەزاندووە، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ممارەسەی کردووە. جارێک کە دەبێ ئێمە وەکو حەدیثەکە دەفەرمێ من یورید الله به خیرا یفقهه فی الدین، بەڕاست و دروستی لێی تێبگەینەوە بە قوڵی بە فراوانی و خۆشمان نەبەستینەوە بە هیچ مەزهبێکەوە، بە هیچ بۆچوونێکەوە، بۆ هیچ ڕایەکەوە کە لە مێژوودا بوون، بەڵکو ئێمە دەبێ خۆمان بەستینەوە بە وەحیەوە. تەنیا قورئان و سونەت بۆ ئێمە پابەندکەرن، ئەگەرنا تێگەیشتنی زانایان بۆچوونی زانایان تەنیا تێگەیشتنی ئەوانە بۆ دین، بەڵام پابەندکردنێ بۆ ئێمە وەکو دین. ئەوەی بۆ ئێمە وەکو دین پابەندکەرە قورئان و سونەتە، وەحی خوای پەروەردگارە. جا ئەوەش وامان لێ دەکا، دەبێ وامان لێ بکە عەقڵی خۆمان بکەینەوە، واقعی خۆمان باش لە بەرچاو بگرین و پاشان جاریکە تەماشای وەحی بکەینەوە. ئەگە تۆ پێت وابێ ئیمامەکانی ئێمە ڕەحمەتی خوایان لێ بێ کە زیاتر لە ڕووی فیقیەوە ئیجتیهادیان کردووە، لە ڕووی فیقی لە هەندێک بابەتی کە لە سەردەمی خوایاندا هەبووە، ئەگەر ئەبوو حەنیفەیە، مالیکە، شافعیە، ئەحمەدە، سوفیانی ثەوریە، تەبەریە، ئەبوو داودی زاهیریە، جەعفەری صادقە، مەسەلەن لەیثە، هەموو ئەوانە سەیدی کوڕی عەلیە، ئەوانە هەمووی بە پێی کە لە ڕۆژگاری خواندا بینیویانە تەماشای وەحیان کردو، یاسایان بۆ هەڵێنجاون، ئەویش لە بواری زیاتر لە بواری ئەحکامی عەمەلی. بەڵام ئیسلام زۆر لەو چوار مەزەب و زۆر لە هەشت مەزەبەکان و زۆر لە هەموو بۆچوونەکان فراوانترە، و ئەوەش کە کاتی خۆی زانایان هەڵیان هێنجاوە لە قورئان و سونەت بەدیل نییە بۆ ئێمە. یعنی ئەگەر دکتۆرێک دەرمانێکی ساز کردو بۆ نەخۆشێک، ئایا هەر نەخۆشیشی چوو بۆ ئەو دەرمانەی بە کەڵک دێ؟ مەرج نییە. ئەو هەر نەخۆشێ بۆ خۆی سروشتێکی تایبەتی هەیە و پێکاتێکی تایبەتی هەیە، دەبێت چای پێدا بژێڕدرێتەوە. بۆیە مسڵمانان زۆر پێویستیان بەوە هەیە کاک پەیوەند کە جارێکی دیکە تەماشای وەحی خوای پەروەردگار بکەنەوە، ڕێز لە هەموو زانایان دەگرین، لە ئیجتیهادیان، لە بۆچوونیان، لە توراثیان، لە کەلەپوریان، بەڵام هەر وەکو تێگەیشتنی ئەوان بۆ دین تەماشای دەکەین، نەک وەکو خودی دین. وەکو من لە هەموو کتێبەکانی خۆمدا باسی ئەوم کردووە، و ئەوەی بۆ ئێمە پابەندکەرە تەنیا وەحی خوای پەروەردگارە، ئەمیش دەبێ واقعەکەی خۆمان باش تەماشا بکەین. من ئەگە وێنەیەک بێن بۆ جارێک کابراایەک دێ بۆ لای عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی بێ، کە پیاوێکی زۆر لە قورئان تێگەیشت و شارەزا بوو، پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای بۆ کردووە اللهم فقهه في الدين وعلمه التأويل. کابرا دەڵێ ئەرێگە کەسێک بەعام قەسب بکوژێ سزاکەی چۆنە؟ ویش تەماشایەکی دەکا و دەڵێ سزاکەی ئەوەیە دەچێتە دۆزەخ و قەت دەرباز نابێ، هەتا تێدا دەبێت. دەڵێ بەڵێ. هەر لەو مەجلیسەدا دەبن، یا جارێکی دیکە یەکێک دێ بۆ لای دەڵێ ئەرێ ئیبن عەباس ئەگەر کەسێک قەتڵێکی لەدەست قەوما بێ چۆنە سزای؟ تەماشای دەکا دەڵێ ئەگەر تۆبەیەکی زۆر چاک بکە خوا لێی خۆش دەبێ. ئەوانەی کۆڕ و مەجلیسەکە دەڵێن بۆ ئەوەی پێشێ وات فتوادا، بۆ ئەمەشە دوا فتوادا، ئەوە دوو فتوای دژیەکەن. تی ئەوەی پێشیان ڕق و تووڕەیم لە چاودا دەخوێندەوە، پێما بێ هاتبوو فتوا لە من وەربگرێ، ئەگە بزانێ خوا لێی خۆش دەبێ بچێ قەتڵەکەی بکە. بۆیە بۆ ئەوەم پێ چاک بوو، ئەو بۆچوونە کە ئەوەش بۆچوونێکی زانایانە کە قەتڵی عەمد خوا لێی خۆش نابێ. ئەوی دووەم شەرمەزاری و پەشێمانیم تێدا دەخوێندەوە، وا پێ دەچێ قەتڵەکەی کردبێ هاتۆ بزانێ خوا لێی خۆش دەبێ یان نا، بۆ ناومێدی بکەم، بۆ ئەو وا چاکە بۆ ئیشان وا چاکە. ئەوە تێگەیشتنە لە دین. بەڵام ئەوەی هەر یەک قسە دەکا، هەر یەک فتوا دەڵێ، هەر یەک شت دەڵێ بۆ هەموو کەس، بەڕاستی لە دین حاڵینەوە.
الفتوى علماء دەڵێن الفتوى تختلف زمانا ومكانا وشخصا وعرفا وحالا فتوى بە پێکات و شوێن و کەس و حاڵ و ئەوانە دەگۆڕێ. والقرافي لكتابي الإحكام في تمييز الفتاوى عن الأحكام وتصرفات القاضي والإمام كتابي شي زور جرنجيتي القرافي ضلي هم أو ضل حكم شرعي هم أو حكم شرعي بناية لسر عرفو لسر عادة دامزراوة هر كاتي عرف عادتك قرا حكمك اش قرا وضل أوانيك هر بابند من بو حكم شرعي ولا قالوا عرف عادتك قرا وهر بيو بابندن أو الذين تينا جيشتون يعني بو أنا كاتي خوي پیغمبر صلى الله عليه وسلم بسواري حشتر طوافي دوري كعبة كردوه أتو استا معقولة شي ولا سنة مش بسواري حشتر ديكم الريشينية يا كاتي خوي يعني بتيرو كوان شر يعني كده دكري وابكي دبروات بي نقبو تيرو كوان بلان بوشت زوجتي ديكي وهر اوادك من جاري وقتم كاكا زكاة فطر زول العلماء فتوان داو ببارة باشتر هجاران كليان دقري هندي شي عقل كسكا كم زانست كربيان بهراي اي فلان كز واي قلتوا دواي بسم الله السعوديش زانا كان ايش قرانو سر اوه يا مثلا كاتي خوي ما قلتوا انا افرد ساري لي وخرزور اسايا مادام ما محتشمي بريشيا للسعوديه اللي عندي دوار قرانو بو يا كاتي خوي مثلا رسمي فوتوغرافي الدليل الوافي على تحريم التصوير الفوتوغرافي كتبي على سر نسيبه اذا تماشى كده خفت واكب خلقنا هيش نيه فقه شي صحراوي بيابانيه تينا جيشنا لدين لواقع يجين جامع بس تمويه هم اوشتانا غير انسان باش لدين تيبقى استاتو تماشاوك حكمتي زكاتي في ترسيه پیغمبر فرمي عليه الصلاة والسلام أغنوهم عن السؤال هجار كان بينياز كان لسؤال كردن وانيا إيه باشا بباركة باشتر بينياز دبي يا توزقن منوشي بديه تو دبي تماشا بكي حكمتك شلون شاكتر ديتا دي لهرشي أحكامه جيل أحكامي تعبدي أو يكراس أخو لخدمة خواده ديكين وكو نيجو وكو الروجو وكو الذكر ودعاء قربان السربرين أحكامي دي كي معاملاتي تماشا حكمتك هيدا كي مامۆستا هەر لە چوارچەوەی پرۆژەی ئیسلامیەکە و بە تەحدیدیش قسە لەسەر ئاراستە ئیسلامیەکانەکەین ئاراستەی هێزای ئیسلامیەکان ئەوشەوەیە دەگوترێ ئاراستەی سیاسەتکردنی هێزە ئیسلامیەکان ئەوەندەی ئاراستەیەکی جەماوەری و بۆ جەماوەری بوونە هێندە ینی توانای گەڕانەوە بۆ ناو خودی خۆی نییە بۆ ناو خودی خۆی بۆ مانای کە بتوانێت مەسەلەن بۆ نمونە خۆی پەروەردە بکە بۆ مانایی کە کێشەکانی خۆی چارەسەر بکە ئەم فەهمی بە جەماوەری بوونە خەریکە بێ بە فەهمێکی ئەوەنە گەورە هەموو ئامانجەکە بێ بە جەماوەری بوون جەماوەری بوونیش لە چوارچەوەیەکی زۆر دیاریکراوە ئێمە زانین سیاسەتکردن بریتە لەوەی کە تۆ زۆر جار لە متمانەی جەماوەر بەدەست بێنی بۆ پەرلەمان نازان بۆ هەڵبژاردن بۆ ئەم بابەتانە قسەکە لەسەرەوەی ئاڵێن ینی خەریکە ئیسلامیەکان دەستبەرداری گەڕانەوە بۆ ناو خودی خوان و چاکسازی لە ناو خوان و پێشکەوتن و هەروە کۆمەڵێک تازەگەری و ئەمانە لە دەست بن ئاستە جەماوەریەکە خەریکە ئەو شانسان لێسێنێتەوە هەر خەریکە ون نەبن لە ناو ئەو ئاستە جەماوەریە تەنانەت وای لێ دێ گەڕوا بێ ینی کاریگەریان لەسەر جەماوەریش بۆ گۆڕین نەک بە دوای جەماوەرکەوتن خەریکە کەمە بێتەوە ینی کاریگەریان کەم وڵا ئەم قسەیە حەقی زۆری تێدایە و ڕاستە ئەمن پێم وانە نەکرد لێرە لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق هەر لەسەر ئاستی جیهانی ئیسلامی زۆر جار مسڵمانان لە ئەنجامی چەوسێنرانەوەیان بەدەستی حکمڕان خۆسەپێنەکان و بە لە پشتدانی زلهێزەکان تۆ تەماشا بکە لە میسر ئیسلامیەکان لە هەڵبژاردن دەیبنەوە دوای نایڵن ساڵی حکمڕانی بکەن بەدەست لە پشتدانی جوولەکە و ئەمریکا و بەدەست لە پشتدانی هەندێک دەوڵەتانی ناوچە کە لە کورسیە لە ڕزۆکەکانی خۆیان دەترسان کودەتا دەکەن بەسەر ئیرادەی خەڵکدا هەروەها لە تونس بە هەمان شێوە دووبارە دەبێتەوە کاتی خۆی لە فەلەستین لە غەزە دووبارە دەبێتەوە لە تورکیا کاتی خۆی لە سەردەمی نەجمەدی ئەڕبەکاندا ڕەحمەتی خوای لێبێ جا لە کاردانەوەی ئەو واقعە زاڵمانەیەدا جاری وایە موسڵمانان تەوژمی ئیسلامی زێدەڕۆیی دەکا لە گرنگیدان بە کاری سیاسی لەسەر حیسابی کاری فیکری ڕوحی ڕۆشتی ئاکاری و کۆمەڵایەتی خێزانی ئەوانە و من لە زۆر لە کتێبەکانی خۆمدا باسی ئەوم کردووە
بۆ ئێنە من مەوسوعەیەکم هەیە بە ناوی بەرەو باشتر تێگەیشتن و پێگەیشتن کە 12 کتێبە و ئێستا لەخوا بە زیادی خەڵکێکی زۆر لە دەرەوەی کۆمەڵیش دەورەیان لەسەر کردوێتەوە و وەکو منهەجێک لێی بەهرەمەند دەبن و من کتێبی دیکەم هەن بۆ ئێنە ڕێگەی ساڵح بوون و بەرەو خواستن تا ئێستا 6 جار بە کوردی چاپ کراوەتەوە تەرجەمەی فارسی و عەرەبی تورکیش کراوە هەروەها گیانی ژیان هەروەها گەڕانەوە بۆ لای خوا تا ئێستا 6 جار چاپ کراوەتەوە من زۆر گرنگیم بەو لایەنە داوە و پێم وایە ئێمەی ئیسلامی بەبێ قوڵکردنەوەی لایەنی ئیمانی و ڕوحی لایەنی تەزکیەی نەفس لایەنی تەقوا لایەنی ئەخلاق ڕەوشت ئاکار و برایەتی نێوخۆ و پێکەوە سەمیمی دڵسۆز بوون بەبێ ئەوە هیچ بە هیچ ناکەین و پاشان ئەو کۆمەلگایە کە ئێمە تێداین بەداخەوە کە جڵەوی کاروبارەکانی بەدەست چینێکی سیاسیەوەیە کە کەمتر وایە سەر بەرەوخوا هەڵبڕن و کەمتر وایە کە بیر لە خەڵک بکەنەوە هەر بیر لە خۆیان و بنەماڵە و خزم و قەوم و دەوروبەریان دەکەنەوە بۆیە ئەو کۆمەلگایان نەخۆش کردووە ئێمە کە پێمان وایە چارەسەرەکەمان بەدەستەوەی ئەلبەتە چارەسەرەکەی هەموو کەسە بەڵام ئێمە زیاتر بڵێن خۆمان خاوەندارەتی دەکەین ئەگەر نەخۆ ئیسلام دینی خۆی بۆ هەموو مرۆڤەکان بۆ هەموو بەندەکانی خوا لەسەر هەموو زەمینی خوا لە ڕاستیدا دەبێت خۆمان زیاتر چارەسەرکەین ئەمجا خەڵکمان پێش چارەسەر دەکرێت من لم يكن لنفسه فكيف يكون لغيره بۆیە من لێرە ڕای دەگەێنم و لە کتێب وشتی خۆشمدا زۆرم گوتووە بەکردەوەش هەر هەوڵم داوە لەگەڵ قیادە و لەگەڵ کادیرانی خۆشمە هەر زۆر تەرکیز لەسەر ئەو لایەنە دەکەم کە ئێمە پێویستە کاری زۆر بکەین لەسەر زیاتر قوڵکردنەوەی ئیمان قوڵکردنەوەی خواناسی خواپەرستی تەزکیە تەقوا ڕەوشتی خۆ جوانکردن من مەوسوعەیەکم هەیە ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بەڕۆژان قورئان و سونەتدا 600 لاپەڕەیە یعنی بەبێ کاری زۆر لە سەرخۆکردن و خۆگۆڕین و خۆپاک و چاک و ڕاستکردن من شیعارێکم هەیە دەڵێم پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت ئیسلاحیش بە ساڵحان دەکرێت ئەگە خۆمان وانە بین بە تەکید ناتوانین لەگەڵ دەوروبەری خۆماندا ئەوە بکەین کە کردومانە بە شیعار و بە دروشم جا من زۆر پژگیری ئەو قسەیە دەکەم کە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە زۆر زیاتر بگەڕێنەوە بۆ سەر خۆمان و لە منتەڵەقی زیاتر خۆ چاکردنەوە بەتەنگ خەڵک چاکردنیشەوە بین واتە ئیسلاح وەکو زانایان دەڵێن ئیسلاح زەریبە و باجی ساڵح بوونە تۆ دەبێت ساڵح پێمجا ئیسلاحت بۆ دەکرێت و بە ئەندازەی ئەوەش کە خۆمان ڕاز دەکەینەوە خەڵکمان پێ ڕاز دەکرێتەوە بە ئەندازەی کە خۆمان چاک دەکەین خەڵکمان پێ چاک دەکرێت ئەگەر نا من زۆر پەرۆشی هەندێک کەسمە زۆر وتار دەدا زۆر دەقیڕێنێ زۆر سوێندان دەخوا بە تایبەتی زۆر ڕقم لە سوێن خواردنە لەسەر مینبەر چونکە خوای پەروەردگار یەکێک لە نێرەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم بە حلاف مەهین ناو بردووە فلا تطع كل حلاف مەهین بە قسەی هەر زۆر سوێندخۆرێکی سووک مەکە ئینسان کە زۆری سوێند خوارد متمانەی بە قسەی خۆی نییە نازانم هێندەی وتار بێش بۆ هێندە سوێن دەخۆن با بۆ هەندە سوێن مەخۆ بە قوربان خۆت ڕاستکە و چاککە و قسە بکە و قسەکەی خۆت بە سەنەد بزانە نەکرد بە قسەکانی خۆت کە لیان لە گومان دای بە سوێندان پشت ئەسووریان بکەیت هەیە کە زۆر ئەوە دەکا زۆر مەسەرەن هەرا دەکا بەس بڕشتی کەمە وەکو عەرەب دەڵێن جەعجەعەة وەلا طەحنە یعنی ئاشەکە هەر دەنگی دەڵێن هیچ ناهاڕێ ئەتۆ لە زیاتی ئەوەی بێنی چەقۆیەکی کول کە تیژ نەبێ بتوێ شتێکی پێسەر بڕ حیوانێک دەبێت زۆر لە یەخشێنی دەبێت قووەتی بدێ لە زیاتیەوە چەقۆکە تیشکە دوو یەک جار پێ دابێنێ دەی بڕێ تۆ بکاکە خۆت چاکە بڕشتت دەبێت بڕشت بەڵام کە تۆ بۆ خۆت سارد و سڕ و خەڵکە چۆن پێگەرم دەکرێت ئاسنی سار بەفوو گەرم نابێ ڕاستە ئەوە زۆر پژگیری و قسەیە دەکەم کە پێویستە ئێمە ئەوانەی کە کەڵکەڵی ئەوەمان کە لەو مێشکدایە خەڵک چاک بکەین کۆمەلگا بگۆڕین بەڕاستی دەبێت لە گۆڕین خۆمانەوە لە چاکردنی خۆمانەوە لە پاکردنی خۆمانەوە خۆمان وەکو شەخص و خۆمان وەکو کۆمەڵ ئەو کۆمەڵە خەڵکە کە بە قسەمان دەکا ئەمجا خۆمان وەکو کۆمەلگا هەوڵ دەین خەڵک و کۆمەلگا لەگەڵ خۆماندا هاودەنگ و هاوڕەنگ و هاوسەنگکەین سوپاس دەکەی مامۆستا ببوورە ناتوانم پرسیاری تر بکەم لەم ئەڵقەیە بەڵام پێم خۆشە لە ئەڵقەکانی داهاتوە ڕاستەکەی پرسیاری ئەوە بکەم
بزانم ینی پرۆژەی ئیسلامی هەر پرۆژەیەکی سیاسیە خودت پرۆژێکی ئیسلاحی گەورەی ئەخلاقی و هەروەها فقیە و هەروەها ئەگەر تەنانەت ڕەواژ بێ هەندێک بڵێن کاکە لە ڕوانگەی سیاسیەوە پرۆژی ئیسلامی پاشەکشەی کردووە بەس ئایا لە ڕوانگەکانی ترەوە پاشەکشەی کردووە بەهێز بووە حەزەکەم ئەوە ئینشاءڵڵا بۆ ئاڵلقەکانی داهاتوە ئەمە هەویرێکی ئاوی زۆر دەوێت هەڵی دەگرین بۆ ئاڵلقەی داهاتوو ئینشاءڵڵا بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایە ماڵقەیەش تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان خوا گەورە